سڵاوتان لەمە بینێرانی شارپرس ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەین لە ناو بینایی پارێزگاری هەڵەبجە گفتوگۆ دەکەین سەبارەت بە کار و چالێکیەکانی پارێزگاری هەڵەبجە لە پارێزگاکە هەروەها کەم و کوڕیەکانی پارێزگاکە لەگەڵ ئەوەشدا گفتوگۆ دەکەین سەبارەت بە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکارە لە ئاوەدانکردنەوە و پێشخستنی پارێزگاکەدا لەگەڵ بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە کاگازە سڵاوە دەبێ و کاتت باش هەموو کاتێکتان لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێستان وەک پارێزگاری هەڵەبجە خەونتان زۆر بوو کە بۆ شاری هەڵەبجە بهێننەدی ئایا تا چەندی خەونەکانتان هاتوۆتە دیتوانیتانە ئەو خەونانەتان کاری لەسەر بکەن و حکوومەت تا چەند هاوکاتان بووە سپاس بەخێراتن سەر چاوم دیارە خۆتان نزانن هەموو کەسێک کە لە پۆستێکە ئەبێ پلانی هەبێ و ئەبێ بەرنامەی هەبێ و ئەبێ با بڵین ئەژندەی تایبەتی خۆی هەبێ من هەشتی دەی 2010 کە بوومە پارێزگاری هەڵەبجە و مباشرەم کرد یەکەم ئەجندەمان ئەوە بوو کە ئێمە خطابی ئیداری خۆمان و فەلسەفەی ئیداری خۆمان بکەین بە سێ بەشەوە بەشێکی ئاراستەی کۆمەلگای نێودەوڵەتی بکەین بە زمانەکانی ئینگلیزی فڕەنسی بەشێکی ئاراستەی حکوومەتی عێراقی فیدراڵی بکەین بە زمانی عەرەبی و بەشێکی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین بە زمانی کوردی بۆ ئەمە بەستە لە هەشتی دەی 2010 تا مانگیەکی 2019 بۆ سەرجەم قونسوڵەکان نووسینگەی قونسوڵەکان با بڵێن فڕەنسی بریتانی ئەمریکی سوئیدی نەرویجی هۆڵندی هەتا کوێت و فەلەستینیش چیمان کرد سەردانمان کرد خەتاوی ئیداری ئێمان پێوت هەڵەبجە لە ڕووی نێودەوڵەتی و غەردی لێکراوە هەڵەبجە لە ساڵی هێشتا لە ماوەی 3 بۆ 4 سعات بۆ 5 سعات 5,000 خەڵک شەید دەبێ 100,000 خەڵک ئاوارەیە بێ 200 مناڵ تا ئیسەش دایک و باوکی بە ئاواتی ئەوەن بیکەنەوە باوەشیان لە ئامێزیان بگرن 10,000 کەس برینارە بێ ڕاستە ساڵی 1970 کە ئەم ڕووداوە ئەم تراژیدیا گەورە ڕوویاوە ئێوە نەتاتوانیەوە قسە بکەن لەبەر ئەوەی تەوازنی قیوا هەبووە سیاسەتی نێودەوڵەتی نێوعیشکە بووە تکاتان لێکین بۆ 16 2019 سەردانمان بکەن و هەچ کەسیش دەستی ئاوەدانی هەبێ لە هەڵەبجە ئێمەی هەڵەبجەی هەم وەفادارین هەم لە کوراسەیەکی تایبەت هەجیانەکەینەوە خۆڵ ناگرێت زۆر منەظەمە بەدەمانەوە هاتن و زۆرینەی قۆنسوڵەکان و سەفیرەکانی وڵاتانی ئەوروپا وڵاتانی ناوچەکە هاتن ڕۆژی 16 2019 حزوریان نەبوو ئەمە خطابیەکەمان هەر لە پاڵ خطابیەکەمانە بە دەوڵەتی عێراقمان وت دەوڵەتی عێراقی ناوەندی واتە دەوڵەتی عێراقی مرکزی کە ئەمڕۆ بە عێراقی فیدراڵ با بڵین تەسمیە ئەکرێ لە ڕەهەندی سیاسیە وتمان ئەم عێراقی نوێ لەسەر ئەساسی یەک جملە دروست بووە جملەکە چییە؟ کۆڵن پاوڵ لە ئەنجومەنی ئاسایش مەجلیسی ئەمن دەڵێ سەدام حسین خاوەنی چەکی کۆکوژە و ئەم چۆکی کۆکوژش مای نەهامەتی و مای هەڕەشەیە بۆ سەلامەتی منتیقەکە بۆیە بێ سەدام نەمێنێ ئەمە کۆدەنگیی نێودەوڵەتی دروست ئەبێ و پرۆسەی تەحلیل دەست پێکرێ و سەدامە ڕوخێ بەڵام تاکو ئەمڕۆ تا ئەم مەقابلەی بەڕێزە جگەل لە هەڵەبجە و جگەل لە چیمیا بەرانی هەڵەبجە بە هیچ جۆرێک چەکی کۆکوژ لە عێراق نەدۆزراوەتەوە واتە عێراقی نوێی ئەمڕۆ لەسەر ئەو بیانوە لەسەر ئەو سەبەبە هاتوون یا بڵین دروست بوون یا بڵین حکومداریەگەنە دەست کە هەڵەبجە چیمیا باران کراوە ئیتری چەکی کۆکوژ لە عێراقا نییە منزام سەدام هەر بۆ خۆی وجودی سەدام بە مەدەنیش وەکو چەکی کۆکوژ وایە چکە فاشیە تۆتالیتارە بەڵام لە حەقەتە بەڵگە بەس هەڵەبجە بەڵگەیە ئێ حەقە بەڕێز عەبادی بەڕێز عەلاوی بەڕێز مالیکی بەڕێز جەعفەری بەڕێز کازمی یارمەتی هەڵەبجە بن بودجەیەکی تایبەتی ودێنن بۆ ئەمە وتمان دەوڵەتی عێراق پێویستە ئێوە لە پاڵ ئەهوارەکان واتە زەرەی زۆریان کردووە لە خوار و عێراق لە پاڵ نەجەفی شەریف و پیرۆز کە زەرەی زۆری کردووە هەڵەبجەش با خوسەتی هەبێ یعنی ئیشکالت هەیە لەگەڵ هەرێم بە هەر حاڵ بجەنانێری بۆ هەرێم بە هەر حاڵ قەیرانی سیاسی هەیە لەگەڵ هەرێم بە هەر حاڵ بەڵام ئەبێ هەڵەبجە لە قەیرانی سیاسی لە ئیشکالی با بڵین بودجە لە ئیشکالی موجە دەرکەی یعنی حکوومەتی عێراقی فیدراڵ لە 1 ساڵە ملیۆنە دۆلاری بەس باە بە هەڵەبجە من ئەوە بۆ 4 ساڵە محافظ واتە 4 ملیۆن دۆلار 4 ملیۆن دۆلار ملیۆنێکی 1 ساڵی مانا بە پارک ملیۆنێکی کەیمانە مەسەن بڵین بە مەکتەبێک ملیۆنێکی کەیمانە بە 4 مەتر جادێخیر هەستەکە لەم 4 ساڵە جێدەسی دەوڵەتی عێراق دیارە بوو ئەمەکو حکوومەتی حکوومەتی هەرێم هەمان یاداشتمانایە وتمان حکوومەتی هەرێم
بە تایبەتی یەکێتی و پارتی هەڵەبجەتان لە زەروفێکا کردووە بە پارێزگا جێی دەستخۆشیە لەبەر چی کراوە پارێزگاڵجە لەبەر ڕۆژی 16 سێشتاوەشت لەبەر کیمیاباران لەبەر مناڵانی ونبوو لەبەر بریندارانی کیمیاباران بەڵام ئەبێ ئەم کارە ئیحسانەبی تەمان بێ واتە چۆن کردوونی بە پارێزگا ئەبێ مستەلزەماتی پارێزگان بۆ جێبەجێ بکەی من ئەزانم قەیران هەیە من ئەزانم هەڵەبجە 2014 پارێزگا لە مانگی چوارە لە مانگی شەشە داعش مووسڵ ئەگرێ من ئەزانم دەوڵەتی عێراقی بجە نانێرێ و موچە نانێرێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ حکوومەتی هەرێم خەڵکیشم بۆ تاینکە دەسەڵاتی تەنسیبیشم باتێ گرێبەستیشم بۆ بکە بجێیەکەم بۆ دابنێ لەکەم کەمبوونە زۆر زۆر خۆ ئەوەی لە بەرچاوتە تۆکو سوحافێک ئێسا لە هەڵەبجە لە جادەی دووسایدی لە زانکۆ لە مەحەد و نییە لە پارک لە دەستی ئاوەدانی لە دەروی حکوومەت هێرێمی کوردستان کەس نەیکردووە حکوومەت هێرێم کردوێتی بەس ئەمەی حکوومەت هێرێم ئەرچی نیشتیمانی ئەرچی ئەخلاقی ئەرچی ئیداری خۆیەتی ئەبێ بیکە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم لە پاڵ ئەوەی کە یارمەتی پارێزگایەکی وەکو دوهۆک وەکو هەولێر وەکو سلێمانی ئەدا ئەبێ یارمەتەکەی بۆ هەڵەبجە زیاتر بێ چونکە هەڵەبجە سەرباری شەید بوونی لە 16 ئەوە تاویەکەم بە یەکدێت سەرباری شەید بوونی لە 16 هەڵەبجە تەخت کراوە ماڵ بە ماڵی بە TNT تەقێنراوەتەوە بۆیە برینی ئێمە خەمی ئێمە سوێی ئێمە زۆر گەورەیە کە ئێمە هاتینە ناو پارێزگای هەڵەبجەوە شەقام و خزمەتگوزاری پارێزگاکەمان بینی ئەوەندە نییە لە ئەست ئەوە نییە کە ئەو خەمەقوڵەی کە هەڵەبجە هەیەی حکوومەتی هەرێم بۆ ئەمەی نەکردووە کە هاوڵاتیەکی هەڵەبجە ڕازی کات بە خزمەتگوزاری بە شەقام بە پارک ئەخ من ئەمە بەڕێستەڵم ئەڵێم هەڵەبجە کە کراوە بە پارێزگا جێی دەستخۆشیە بەڵام بێ ڕێگەزەکانی بە پارێزگابوونی بۆ تەواوکە با قەیرانیش لەگەڵ دەوڵەتی عێراقی فدرال بێ هەڵەبجا بێ ئەو قسەتەی هەبێ بجەدانی بۆ سلێمانی دەست و خۆش 200 300 دەست و خۆش بۆ دۆک بۆ لێر هەڵەبجە بێ بۆی بکەی بۆی ناکەی تووشی ئیشکالەبی بۆی ناکەی گلەی لێکن بۆی ناکەی خەڵک ناڕەزایی دەرئەبرێ بۆیە بەڕاستی ئەوکو پێ دەڵێم ئەوەشی ئێستا لە هەڵەبجای حکوومەت هێرێم کردوێتی هەندێک منەظەماتی مجتەمەعی دەوری کردویانە دەوڵەتی عێراقی فیدرال لە ئاستی هەڵەبجا زۆر مقەسیرە بەڵام بەڕاستی ئێمە داوامان لە حکوومەت کردووە ئەبێ بە تایبەتی هەڵەبجە شوێنەکەی چەپەکە هەلی کار کەمە ئەبێ هاوکاریمان بێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەروەک پارێزگایەکی دیکە مامەڵە لەگەڵ پارێزگای هەڵەبجە ناکات باوەکو پارێزگایەکی تەواو لەگەڵ هەڵەبجاکە بەڵام خۆ پارێزگابووین تەواو بێ پێویستی بە دەستی ئەعمالی زیاترە من بە بەڕێزت بڵێم ئێستا ئەوەی بە هەڵەبجا هاتووە 5,000 کەس شەید بێ بە هیچ شار و شارشکە و پارێزگایەکی کوردستانە ناتوە خۆزگا بە هەڵەبجەشان ناتای وەنیە ئەوەی بە هەڵەبجا هاتووە ماڵ بە ماڵی بە TNT بتەقێتەوە بەسەر هەندێک شوێنی کوردستان هاتووە بەسەر هەموو شوێنەکان ناتوە ئەم برینە گەورە ئەم خەمە گەورە ئەبێ مەسەڵێن باورین بەرنامەی گەورەی بۆ دابدەی ئەم بەرنامە گەورەش خۆی لە چیا بێتەوە لە ئەعمار لە ئاوەدانی لە هەلیکار لە دامەزراندن لە گرێبەست من لە هەڵەبجالانی کەم ئێستا نزیک بە 7,000 کەس خرێجم هەیە دەرچووی ماحەدن دەرچووی زانکۆن ماستەریشی تایە هیچ کارێکیان نییە ئەگەر حکوومەتی هەرێم هەلیکار بەرەخسێنێ ئەوەی ماستەری هەیە لە IT بێ ممارەسەی ئیشەکەی خۆی بکە لە دوو سەرەوە قازانجەکە یەکەم چەند ساڵە ماستەری هێناوە نابێ ممارەسەی ئیشەکەی خۆی بکە بۆی شادەکە و تەخەڵسەکەی بیر نەچێتەوە بە ئەی نابێ قوتێکیش پیا بکە بۆ خۆی سپێنێم کاکەیە ئەگەر کچێ بێشووەکە ئەگەر کوڕێ بێژنێنێ ئەی ماڵی باوچیە ئەی خۆی تمۆحیەیە حەزەکە سەفەر بکە حەزەکە خانووی بێ حەزەکە چیانێکیە بێ من ئەزانم بجە نایە بۆ هەرێم من ئەزانم موچە نایە بۆ هەرێم من ئەزانم قەیرانی سیاسی هەرێم لەگەڵ دەوڵەتی عێراقی فیدرال ڕەنگانەوەی لەسەر ئیدارە ڕەنگانەوەی لەسەر کارە خزمەتگوزاریەکان بەس ئەبێ عفوم کە حکوومەتی هەرێم لەما هەڵەبجە خزمەتی تایبەتی بات دانەمەزرانی خودکارانە لە کاتێکی شایەکە وەک بەڕێزت باست کردووە فەرمانگەت هەیە بەس بەڕێوەبەرەکەیەتی هیچ کارمەندێکی نییە ینی بۆ شاییتان هەیە ئێوە بۆ دامەزرانی کارمەند بۆ ئەوی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کارمەند دامەزرێنێ بۆ من نمونەیەک بۆ ئەو مەسەلەیە لەسەر جستەی قایمقامێتی هەڵەبجە لەسەر جوگرافی قایمقامێتی هەڵەبجە بەبێ دامەزراندن بەبێ گرێبەست بەبێ تاین بوونی خەڵکی نوێ ئەم قایمقامێتی قەزای هەڵەبجەیە نابێ بە محافەزە مەسەلەن چۆن قایمقامێتی قەزای هەڵەبجە مەرکەزی محافەزەکەی ئێمەیە ئێستا هەڵەبجە بۆ بە پارێزگا هەڵەبجە و پارێزگا بەڕێوەبەراتی گشتی هەیە بێت چواردە بەڕێوەبەراتی گشتی هەیە بێ وەکو پارێزگای سلێمانی وەکو هەولێر دووەک و بەڕێوەبەراتی گشتی ئەبێ هۆبەی تایبەتی هەبێ یعنی من نمونەیەک بە تۆ بڵێم لە منی پارێزگارەوە
بۆ بەسیترین بابرین فەرماندەر کارگوزار فەرمانبەر کارگوزارێنە نزیک بە 7 کەسی پارێزگاکانی کە 170 کەس بەس پاسەوانی پارێزگا هەیە ئەم جیاوازیە بۆ آخر لە هەڵەبجە تازە بۆ بە پارێزگا مەسەلە جیاوازەکە نییە کە تازە بۆ پارێزگا من بە بەڕێز دەڵێم مانگی 4 2014 هەڵەبجەوەی پارێزگا مانگ دەی 6 2014 مووسڵ لەلایەن داعشەوە گیرێ دەوڵەتی عێراقی فدال بجە نانێرە موچە نانێرێ خۆ دەزانی تاین بوون پارەی ئەوێ دامەزاندی پارەی ئەوێ ڕێگاوبان پارەی ئەوێ ئیعمار پارەی ئەوێ ئاواداکردنەوە پارەی ئەوێ من ئەمەی لە حکوومەتی هەرێم وەرەگرم کە ڕاستەکە قەیرانی هەیە بەس هەڵەبجە بە خصوصێتێک بۆ بە پارێزگا کە ڕۆژی شانزەی سێ هێشتاوەشتی هەیە کە ماڵ بە ماڵ TNT تەقێنراوەتەوە ئەبێ ئەم خصوصیەتە لەگەڵ هەموو نەبوونیەکە لەگەڵ هەموو دابەزینێکی نرخینەوەتا لەگەڵ هەموو بێبوو چەوموچەیەکە ئەبێ ڕەچاوی هەڵەبجە بکە چۆن بە خصوصیەتێک لە هەڵەبجەهایی کا پارێزگا ئەبێ بە خصوصیەتیش بجێ بۆ دابینکە ئێستا مەسەلەن بابن بەڕێز بڵێم لە سەیتەرەی هەڵەبجە لە بازگەکەی هەڵەبجە و بازگەی سلێمانی بە 40 دقیقە ڕووی دوو سایدی خۆدەم ڕوا توێزانی چەندە یعنی ئەمە شتێکی باشە بەڵام ئەمە هەنگاوێکە هەڵەبجە زانکۆیەکی جوانی تایە هەڵەبجە مەحەدی پۆلیتیشی تایە هەڵەبجە ساحەی نێودەوڵەتی تایە هەڵەبجە مەسەلەن برین پارکی تایە بەڵام ئەمانە لە چاو خەمی هەڵەبجە وێرانبوونی هەڵەبجە کاولبوونی هەڵەبجە زۆر کەمە بەڵێ دەوترێت ئەمە قسەی هاوڵاتیانی هەڵەبجەیە بەرپرسانی حکومی و حیزبی تەنها لە شانزەی سێ هەڵەبجەیان بیرەکەوێتەوە نابان بە بەڕێزم لەگەر شانزی سێ بیران کرێتەوە ئەم ئەمارە چۆرە بینیت بەسەرم ئاوادانە چۆرە بینیت ئەم دوو سایدە چۆرە بینیت بەڵام ئاوادانەکەش وەکو پێویست نییە ئاخە بە بەڕێز بڵێم ئێستا من نمونەیەک بەتوانم ساڵی 1969 دووەگە بێ بە پارێزگا بۆ ئێستا 53 ساڵە یعنی زیاد لە نیو قڕن بەڕێی تۆ لە دهۆکە پێویستی ئێستا بە دووسایدی تر نییە پێویستی بە مەکتەب نییە بە قوتابخانە نییە بە پارک نییە بە دەستی ئاوادانی نییە با پاش 53 ساڵ سوپاس بۆ خوا کیمیاباران نەکراوە سوپاس بۆ خوا ماڵ بە ماڵی نەتەقێنراوەتەوە سوپاس بۆ خوا تەجیر نەکراوە کاکە هەڵەبجە لە ڕۆژی شانزەی سێوە تا حوتی سێی 91 مرۆڤ لەم ناوان نییە محەڕەمەیە کەس ناتوانێت بێت نەهامەتیگە هەڵەبجە گەورەیە بەوە شەوە هەڵەبجە کە ئێستا دەستی ئاوادانی تایە یعنی مەسەن تۆ لێرە با بڵێن ژیان هەیە و پێکەنین هەیە و با بڵێن موچە هەیە بە پێوەی کە لە عێراق لە هەرێمە چۆن تەوزیعکرێ و پارتیش هەیە و حرەکاتی فەنی مەسرح شانۆ هەیە و ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە تۆڕی ڕێکخراوەکان هەیە کار ئەکەن عمرەکەش 8 ساڵە 8 ساڵ تەمەنێکی کەمە یعنی 8 ساڵ ئەعماری ئەوێ لەم 8 ساڵە ئێمە قێرانەمە لەگەڵ دەوڵەتی عێراقا بەڵام ئەیڵێم و جارێککە ئەمانە هیچ بیانوو نین هیچ بڕووبیانوێک دین کە لە هەڵەبجە نەکرێتەوە کە دەستی ئاوادانی بۆ ئەکرا زیاتری بۆ بکرێت ئەکرا و ئەژبێ زیاتری بۆ بکرێت باشە وەک هەر پارێزگایەکی دیکە بودجە بۆ پارێزگا هەڵەبجە تەرخانەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە بودجە نییە وەکو بودجە بۆمان تەرخانکەن ئێمە مەسەلەن بڵین پێویستمانی لە بواری تەربیاوە بکەین وزارەتی تەربیە بۆکو ئەو پلانی هەیەی بۆ مدیرێتی ئامەکان و لە گشتەکانی تەربیە بۆ ئێمەشیەکە ئەمانوی لەگەڵ پلاندانان ئەو بەرنامەی کە هەیەی بۆ سلێمانی بۆنی کات بیرمان نەچیە مەسەن هەڵەبجە نەسەمەکەی 130,000 کەسە ینی هەڵەبجە 130,000 بە 4 ناحیە و مەرکەزی قەزاکەوە دیارە ئەگەر شارێکی وەکو سلێمانی ملیۆنە 400,000 بۆ 2 ملیۆن ئەکاتە دەوەنی هەڵەبجە شارێکی وەکو لێرە کاتە دەوەنی هەڵەبجە ئەمانش تەسیری خۆی ئەبێ چکە بەڕاستی تۆگە لە خێزانێکە نان بۆ 5 کەس بکڕی جیاوازە لە خێزانێکە نان بۆ ژن و پیاە بکڕی لە کەمکەم و لە زۆر باس لەوە کردووە لە بودجەی تایبەتی خۆت پارە تەرخانەکەی بۆ هەڵەبجە بەڵێ من 10 ملیۆن دینار وەکو هەموو محافزەك بودجەی تایبەتی خۆمە کە هیچ شخصیە بۆ بە هەموو پارێزگارێک بۆ سەفەری بۆ هاتوچۆی بۆ نان خواردنی بۆ میوانداری بۆ ئیشکارێتین من لەمە 6 ملیۆن و 500,000 بە ساوابتی بۆ محافزە سەرفەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداریەوە جا حکومەت حەقی نییە بەسەرەوە منی خۆمە تۆ منت خۆشەوە ڕێم چاکەتەم بۆ تۆ منت خۆش ناوێ پێشکەشم ناکە وەکو چی سەرفیەکەی کاگەزات عزەکەی دوای جدۆلەکەت ئێمە بەڵێ بە پاسەوانە بە مەکتەبە بە بەنزینە بە گازە بە حرەسە بە ناحیەکانە بە دەستی ئاوەدانیە بە یارمەتی خەڵکە یە بۆ لای من مەسەڵەن نەود نییە لە ماڵیە خۆ من ئەبێ سێتەنەکەی بۆ بکڕم بۆ نمونە بۆ پارێزگای هەولێریش ئاوا هیە بۆ جۆرەیە بۆ نمونە پارێزگاری هەولێر پارێزگاری سلێمانی و دووهۆک بە هەمان شێوە پارێزگارەکان لە بودجەی تایبەتی خۆیان پارە سەرفەکان بۆ نەوت بۆ بەنزین بە بەڕێز بڵێم ئەمە من نیکەم بە پیاوەتی بەسەر کەسۆ و شەعنی دەوڵەتیش نییە حکومەتیش نییە یاسایە هەموو پارێزگارێک 10 ملیۆن دیناری لە بەردەسایە
کە بێ وسوڵاتی نییە بۆ ئیشکالێتی پێداویستی خۆی و هەموو وەزیرێکیش 15 ملیۆنی لەبەردەستایە بۆ ئینی خۆی هیچیان بەسەن خازانین بۆ ڕقابەوانە لەم دەیە من ئەتوانم بیخەمە گیرفانم دەفرسی نام بە کەس ئەشتوانم وەکو ئێستا یەکەم 6 ملیۆنەوەی بە ساواپتی ئەڕوا دوای ئەوەش خەڵک دێ خەڵ ڕوتیەکە بۆ بنزین ڕوتیەکە بۆ گاز ڕوتیەکە فەقیرە ڕوتیەکە تەرەبەیە ڕوتیەکە مناڵی نەخۆشە ڕوتیەکە پارەی ئادەی پێ نییە ئێبێ بە بڵی 40,000 بۆ بڕی 50,000 بۆ بڕی 30,000 بۆ بڕی 100,000 ئەمانە هەمووی بخۆت ئازادی ئەمە فعلا لای کاک ئومێدیش هەیە لە خورما لە هەولێر لای بەڕێز کاک دکتۆر ڤاڵیش هەیە لە سلێمانی لای بەڕێز دکتۆر کاک عەلی تەتەریش هەیە لە دووەک هەمویان هاوکاری خەڵکەکەن بەتەر بڵێ لە هەر شوێنێکەوە ئەگەر هەر کەسێک هەر وەفدێک هەر شاندێک ڕووکاتە پارێزگای هەڵەبجە سەرەتا دێنە لای بەڕێستان بەڵام بیناکەی بەڕێستان وەکو پێویست نییە هەڵەبجە کە بووە بە پارێزگا ئەم بینایی پیاەکی با بڵێن خێرخوایە پیاەکە دەستی ئاوەدانی جوانی لە هەڵەبجە هەیە ناوی حاجی عابیدە حاجی عابیدی چێکە لەو کەسانی کۆڵەکەی خەسەخانەی وەفایە لە بەڵکەڵ کاک ئاسۆی حاجی محەموود لە پاڵ کاک عەلی شیعیزەدین و لە پاڵ کاکەکانی تر کە ئێستا ناوەکانی دەخان نییە حاجی عابید ئەم بینایی کردووە بۆ خەڵۆتگەی پیری بەڵام کە خەڵۆتگەی پیری هەزان هەڵەبجە ئەبێ پارێزگا ئەڵێ ناین بە خەڵۆتگەی بیری پێشکەشی حکوومەت هێرێمیەکەین بۆشی تاسیسەکەی بۆ بە پارێزگا و بۆ نیشتەجێی پارێزگاکە بەڵێ بەڵام پارێزگایەک و پارێزگای هەڵەبجە بەم جۆرە ئەڕوا بەڕێوە ئێمە بەڕێ سەرۆکی حکوومەت داوای کردووە زەوی تەرخان بکەین هەم بۆ پارێزگا وەکو بینای پارێزگا هەم بۆ ئەو پارێزگایی کە دێتی ئێرە و ماڵی لێرەیە خانووی لێرە بێ خانووی بۆ بکەن ئێمە زەویشمان بۆ چەنداناوە بەڵام ئەم قەیرانەی ئێستا وای کردووە کەم یعنی لە سادە پارە بۆ بینای نوێ داناندێ مەسەڵەن تا مەکتەبێک وەسابێ ماڵی پارێزگا چییە وەنیە من بۆ خۆشم مەکتەبەکەم لەوە زەرورتر تا ماڵی پارێزگا زەتۆفیق بڕۆ خانوێ بگرێ بکرێ بەڵام مەکتەبەکە زەرورترە خەسەخانەکە زەرورترە مؤسسەیەکی دایرەکە زەرورترە بەڵێ ئەوان داوایان کردووە بەڵام قەیرانەکە دەستی هەمووانی وەستو لە سنووری پارێزگای هەڵەبجەیە خاڵی سنووری هەیە داهاتی ئەم خاڵە سنووریانە داهاتێکی باشی هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئایا بەڕێژە ئەم داهاتە سەرفەکەکرێتەوە بۆ پارێزگاکە نەخێر بەڵێ لە سووری پارێزگای هەڵەبجە نەخێر بۆ ئەوەی کە سەرف ناکرێتەوە وەکو ڕێژە بەڵێ بۆ ئەویان کە لە سنووری هەڵەبجە دوو مەرسەیە کە مەرزی حدودین پیانەوتێ مەرزی تەوێڵە و مەرزی با بڕین بەمۆ پشتە ئەم دوو مەرزە بە تایبەتی لە بەمۆ لە پشتە تەداولی بازرگانی زۆر هەیە و داهاتی هەیە و لە تێوەڵەش عینەشت بەڵام ئەم داهاتانە لە پاڵ هەموو داهاتەکانی تر دەچێتە وزارتی دارایی ئەخرقە وزارتی دارایی ئەم موچەیە ئەم موچەیە بیرمان نەچێت تەنها 200 ملیارەکەی حکوومەتی عێراق نییە کە ئەڵێ خێرمان پێیەکە ئەبێ گومرگ بێ ئەبێ زەریبە بێ ئەبێ مرور بێ ئەبێ ئاو بێ ئەبێ کارەبا بێ ئەبێ ئەو مؤسساتانن کە پارە کۆکەنەوە ئەمە هەمووی ئەچێتە مؤسساتێک کە پێوتی مؤسساتی وزارتی دارایی مؤسساتی وزارتی دارایی کۆی ئەم پارە داخلیانە و داهاتانەیە لەگەڵ بابلین 200 ملیارەکەی حکوومەتی هێرم بجێ ماگانی پێپیاکە نەخێر ئەو داهاتەی لە هەردوو مەرزێت بە ڕێژەی 1 دینار 1 فلس بۆ هەڵەبجە نییە جیایکەنەوە بلن فەرموومە بۆ خەزێنەی هەڵەبجە نە ئەچێتە خەزیێنەی حکوومەتی حکوومەتی هێرێم وزارتی تەربیە بۆ هەڵەبجە چی پێویستە فەرموو وزارتی پلاندانان چی پێویستە لەو پارەیە فەرموو وزارتی ئاوەدانکردنەوە چی پێویستە فەرموو واتە بە مەرکەزی لە وزارتانەوە کاگەزات بڕیارێکە بوو سەبارەت بە نێودەوڵەتی بوونی مەرزی تەوێڵە پشتە ئەم بڕیارەت چی بەسەرات مەسەلەی نێودەوڵەتی بوون با بەڕێز بڵێم کاکە ڕەوەند ینی ئەروە ئاسان نییە کە بەرز سیادیە وەکو عملە وایە وەکو پارە وایە مەرز کە ئەبێ بە نێودەوڵەتی ئەبێ حکوومەتی ئەو وڵاتەوە حکوومەتی دراوسەکەشی موافق بن مەسەن بڵین ئێمە و ئێران دوو وڵاتی دراوسین پارێزگای هەڵەبجە 180 کیلۆمەتر بە حدودی کۆماری ئیسلامیەوەیە دەوڵەتی ئێران ئەمری قەومی خۆی هەیە و ئەمری اقتصادی خۆی هەیە کە تۆڵی پشتم بۆ بکە بە نێودەوڵەتی ئەڵێ ئایا من پشتە بکەم بە نێودەوڵەتی حرەکەی بازرگانی و تەبادلی بازرگانی لە قازانجمە ئەو بیر لە ئەمری اقتصادی خۆی کاتەوە بەڵێ لە قازانجێتی کەواتە ساحی دیالە باشە بەڵام سێر بکات ئیشکالی بابلین تەغەرخولی سیاسی بۆ دروست بێ سێر بکات مەسەرەن ئەو کاروانە بازرگانی کە دێت ئەمنیەتی نییە خوانە خواسە تەقەی لێکرێ خوانە خوازە ڕێ لێگیرێ واتە لە ڕووی ئەمنی قەومی لە قازانجێنی نایکات واتە بە نێودەوڵەتی بوونی مەرزێک ئەبێ حکوومەتی عێراق پەرلەمانی عێراق وزارەتی ناوخۆی عێراق
ئەمنی قەومی و اقتصادی عێراق سعی لەبەر ئینجا بێ بە هەمان شکڵ حکوومەتی ئێران کۆماری ئیسلامی ئێران ئەمنی قەومی کۆماری ئیسلامی ئێران پەرلەمانی ئێران وزارەتی ناوخۆی ئێران سعی لێبن بۆیە ئێمە محاولەمان کردووە بۆیەوە بێ محاولەکە مەسەڵەن من دووجار بۆ کرماشان و بەرز محافزی کرماشان سێ جار بۆ پشتە و بۆ تەوێڵە و بۆ هەڵەبجە یعنی لیژان تەشکیلکردن لە محاولات هەین بەڵام دیارە هەروەمە کارێکی ئاسان نیە. وەکو سوودی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بێت چی؟ مەرزی پشتە و تێوەڵا بکرێتە نێودەوڵەتی جارێ ئەگە لە ڕووی ئێساوە کە تەبادولی بازرگانیە سوودی و داهاتیە کاکرێ بە نێودەوڵەتی واتە مەسەرەن قورسایەکی زیاتریە بێ سوقلێکی سەمەسە لە تێوەڵەوە تۆ ناتوانانی بە 100 پاساپۆرتیش بێ بچیتەوە دیو ئەبێ یا لە باشمە خۆبڕی یا لە پەرۆسخان ئەو کاتە لە تێوێڵەوە تۆ بە پاساپۆرتی خۆچی بۆ ئێران کابرا نایە بڕا بۆ تاران ئێ بڕا بۆ پاوە نزیکە ئەوێ بڕا بۆ مەریوان لە باشمان خۆڕە ئەوێ بڕا بۆ پاوە لێرەوە ڕە واتە لە تێوەڵەوە بۆیە من پێم وایە مەرزی کە ئەبێ بە نێودەوڵەتی سوقلیە قورسایی هەیە و حرەکاتی بازرگانی و هەوەی کە پێڵێ مسافیر و خەڵکیش بە تاکید سەبارەت بە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دەوترێت تا ئێستا بەز ناوە بۆ بە فەرمی نابێتە پارێزگا لە لای چیەوە بڵێ لەلایەن عێراقەوە لەلایەن حکومەتی هەرێمەوە 100% پارێزگایە باشە لەلایەن دەوڵەتی عێراقەوە بە بەڕێزت بڵێم دەوڵەتی عێراق کەنایکا بە پارێزگا دوو ئیشکالی هەیە ئیشکالی یەکەم داوای کردو ئەوانیش لە یەک دوو شوێنی ناوەڕاست و خواردی و عێراق بیکەن بە پارێزگا چه حکومەتی هەرێمی کوردستان چه بەڕێز وەزارەتی ناوخۆ یەک ئیشکالمان نییە دەوڵەتی عێراقی شوێنێکەکە بە پارێزگا ئەوە شانی ئێمە نییە لە ناوەڕاست و خواردی عێراق دوو هەم هەچ کاتێت کاکەڕەوە خۆ دەزانی ئیشکالی سیاسی ئەکەتە نێوان هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵەوە کۆشتەکانە وەستەیە کۆشتەکان تووشی ئیشکارە بێ حکوومەتی عێراقی فیدراڵ ئامادە نەبێ بودجە بۆ تۆ بنێرێ ئامادە نەبێ موچە بۆ تۆ بنێرێ بۆ شەڕە شەقەی کە ئینێرێ چۆن هەڵبجە بۆ کا پارێزگا بەڵام خۆشبەختانە پار 16 واتە ئەم ساڵنا 2021 پەرلەمانی عێراق واتە ئەنجومەنی نیشتیمانی عێراق دانیشتن لە ڕۆژی 16 نزیک بە سەعاتێک ئەجندەی دانیشتنەکانی بریتی بوو کەیسی هەڵەبجە بە کۆی دەنگ پەرلەمانانی عێراق دەنگیان بۆ پارێزگابوونی هەڵەبجە بڵا وەجێی سوپاس و ڕێزیشە سەرجەم پەرلەمانتارانی کوردستان لە ئەنجومەنی نیشتیمانی عێراق بە سەوز و زەرد و سوور و قاوەیی و سپی و شین و مۆر و بێلایەن و لایەندارەوە لەسەر کەیسی هەڵەبجە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر حتا بابرین فشارخستن لەسەر دەوڵەتی عێراقی فیدراڵ کە بودجەی بۆ دابنێ متەفقن یەکدەنگن یەک ڕەنگن بەڵام تاکو ئێستا لە 150 لە حکوومەتی عێراقی فیدراڵ هەڵبجە پارێزگایە پاش 16 وەفدێکی وزارەتی ناوخۆ هات وەفدەکە بەڕێزیان 7 کەس بوون و 8 ڕۆژ لێرەمانەوە وتیان ئەبێ ئێمە لەم 8 ڕۆژە چێکی ئەم پارێزگایە بکەین واتە سەردانی مەیدانی بکەین چونکە پرانسیپێکەیە هەر شوێنێکە بێ بە پارێزگا ئەبێ سیاست خاڵی هەبێ ئاو ڕووبار و چەم و کانی و ئەمانە هەمووی تەسیری هەیە جوگرافیا تەسیری هەیە بوونی جامیعە زانکۆ تەسیری هەیە بوونی پەیمانگا و مەحەد تەسیری هەیە حتا جادەی دووسایدی بۆ ئەو شوێنە تەسیری هەیە ئەمانە بوونی حدود و مەرز و ئەوانە تەسیری هەیە ئەمنیەتی شارەکە تەسیری هەیە ئەمانەیان هەموو هاتن دیراسەیان کرد چوونەتە تێوەڵە چوونەتە مەرز چوونەتە بەمۆ چوونەتە مەرز چوونەتە زانکۆ هاتوون سەری ئەم بحیرەی سیروانیان کردووە سەری دووسایدیان کردووە چوونەتە ماحەد لە ناو شارە گەڕاون خۆشبەختانە ئێمە نەک 300 هەڵەبجە زەمینەی بە پارێزگابوونی 309 خاڵە کردویانە بە راپۆرتێک دراوە بە بەڕێز وزارەتی ناوخۆ وزارەتی تەختیتی عێراقی وەلێشە دراوە بە بەڕێز جەنابی کازمی سەرۆکوەزیران ئێستا بواری بە عملی بوونی هەڵەبجە بە پارێزگا لای دەسەڵاتی تەلەڤیزیە واتە لای جەنابی سەرۆکوەزیران بەڵێ سەبارەت بە تابلۆی هەڵەبجە سەرەتای بە پارێزگابوونی هەڵەبجە باز لە تابلۆی هەڵەبجە ئاکرا کە ژمارەی هاوڵاتیانی بڵێ ئۆتۆمبیلەکانی پارێزگا دەبێتە عێراق هەڵەبجە ئەم بڕیارەت چی لێ هات من کە بە بەڕێز سەڵێم لە 150 لە حکوومەتی عێراقی فیدراڵەوە هەڵەبجە پارێزگایە دوو خاڵە یەکێکیان کۆبوونی بابرین ئەو ئازوقەی کە کۆدەکەی بۆ دانێن هەڵەبجە وەکو پارێزگا دانراوە ئەمە شتێکی باشە هی خۆراک دوو بە ئەمرێکی وزارەتی عێراقی
و بە ئەمزای بەڕێز جەنابی سەرۆکوەزیران و جەنابی وەزیر هەڵەبجە لە ڕووی تابلووی ئۆتۆمبیلەوە ژمارەکەی بۆ دیاری کراوە و ڕەنگەکەشی بۆ دیاری کردەوە هەڵەبجە پارێزگای. ئێستا ئەتوانی سیارێکی خۆت تەحویل بکەی لەم شارە ڕقەمی سلێمانیە یا هەولێرە یا دووەکە بڵێن 16 سارێکی سۆپەری بەڕێستە ئەکەی بە 16 سارێکی سۆپەر بەڵام بەناوی بەغا هەولێر و سلێمانی نە بەناوی هەڵەبجەوە. تابلۆکە هەیە. یەک ئیشکالی فەنیش ماوە ئەوە دەتوانین لەگەڵ زیاتر بەڕێوەبەری گشتی هاتوچۆ جەنابی کاک حەسەن قسە بکەین ئەمە ئەبێ لە ناو سیستەمی ئەلکترۆنی هەرێما هەبێت بۆ ئەوەی هەر چوار محافەزەکە بەیەکۆ لە یەک تۆڕابن لەسەر ئیشکالی فەنیێماوەیەکی سەبارەت بە فرۆشتنی ژمارە تایبەتەکانی تابلۆی عێراق هەڵەبجە باز لەواکرا کە ژمارە تایبەتەکان ئەفرۆشرێت و داهاتەکەی بەکارهێنرێتەوە بۆ پارێزگاکە. تابلۆیانە چی بەسەر؟ خۆیەکی لە شتە باشەکانی حکوومەتی هەرێم ئەوە بوو کە لەم ئانا حکوومەت بە سەرنوەک پێویست لە قەیرانی دارایە و ناتوانێت هاوکاری هەڵەبجە بکە وتی ئێمە بڵین بوارتانە دەینێ هەموو تابلۆکان چەند ئەکات بڵین لە دینارێکەوە بە ملیۆنە دۆلار هەمووی بێن لە خەزێنی هەڵەبجە و سەرفیکەن بۆ ئاوەدانی. ئێمە بۆ ئەمە بەسا هاتین ژمارەکە تەخمین کرا لە ژمارەیەک دیارە ئەم شتە هەیە ژمارە یەک پارەیەکا و تاکەکان تانۆ و اینجا ژمارەی جوود ئەگەر لە یەک بچن 11 یا 22 یا 33 اینجا سیانی ئەوانە تەخمینێکی لەسەردانرا لە قەیرانە بوون دووسێ بابرین بزنس و مەقاولوانە هاتن نەگەشتن نەتیجەیەک تۆڕەکەی تاو بێت واتە بەستنەوەکە هەموو تابلۆکانی هەڵەبجە ئەکرێت لە فرسەیەکە جارێکیکە بانگەشەی خەڵک بکرێ هەم بۆ دووشت یەکەم لەبەر خاتی ژمارەکە نا لەبەر خاتی ئەوەی کە ئەو پیاوانە ئەو برادرانە ئەو کاکانە کە خاوەنی باڕین کۆمپانیان و بزنسمانن و سەرمایهداری نیشتیمانین و دوو دیناریانەیە و حەزەکەن بۆ ئاوەدانی نیشتیمان بۆ ئاوەدانی ئەم خاکە سەرفی بکەن ئەتوانین داوای لێ بکەین ئەم پارەیە سەرباری ئەوەی تۆ ئەبیوە خاوەنی ژمارەکە بۆ ئیعماری هەڵەبجەیە بۆ ئاوەدانی هەڵەبجەیە جارێککە توانێت بخێتەوە مزایدەوە بەشکم شتێک پیا بکاتەوە ئەو شتەش لەناو خەزیێنی هەڵەبجە دابنرێ و دابین کرێ بۆ ئاودا. بەڵێ ئەگەر شتێکت هەبێت لە کۆتاییە ئاماژەی ببێت یان هەر داواکاریە کار شتێک لە سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێربێن ئێمە من وەکو خۆم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجەی کردو بە پارێزگا ئەمە چەندین جارە ئێڵێم پێویستە ئەم کارێکە کارێکی ئینسانی نیشتیمانی ئەخلاقی گەورەیە و لە بەرخاتی 16 سێ و ڕۆژی 16 سەیە کە تراژیترین ڕۆژە لە مێژووی ئەتوان بڵێم ناوچەکان نەک هەڵەبجە هیوادارین حکوومەتی هەرێم دەستی ئاوەدانی لە ئێستا زیاتر و زیاتر بێ چکە برینی هەڵەبجە چکە خەمی هەڵەبجە چکە سوێی هەڵەبجە زۆر گەورە و گەورە و گەورە. سپاس کاکەزات بەڕێز ئازاد تۆپیر پارێزگاری هەڵەبجە سپاس بۆ میوانداریت لە کاتمان گرتی سپاس بۆ بینەرانی شارپرێس کە تا ئێستا بینەرمان بۆ هیوای کاتی خۆتان بۆ پاس.